یەکێک لەو شوێنانەی پاپای ڤاتیکان لە گەشتەکەیدا بۆ عێراق سەردانی کرد کەنیسەی سەیدە نەجات بوو کە 11 ساڵ پێش ئێستا شوێنی ڕووداوێکی خوێناوی بوو بۆ مەسیحیەکانی عێراق. لە میانی سەردانکردنی بۆ عێراق پاپا فرانسیس پاپای ڤاتیکان سەردانی کەنیسەی سەیدە نەجاتی کرد لە شاری بەغدا کە تایبەتە بە سریانیە مەسیحیە کاسۆلیکیەکان کە لە ساڵی 2010 لەلایەن ڕێکخراوی قائیدەوە تەقێنرایەوە. لە ڕۆژی 31 ئۆکتۆبەری 2010 ئەم کەنیسەیە شوێنی ڕووداوێکی خوێناوی بوو کە بەهۆی خۆتەقاندنەوەی چەند چەکدارێکی ڕێکخراوی قائیدە 60 کەس لە ئامادەبوانی کەنیسەکە کوژران. ئەوەش پاش بە بارمتەگرتنی نوێژخوێنان لە کەنیسەکەدا وەک ئامادەسازیەک بۆ سەردانەکەی پاپاش. کەنیسەکە بە وێنەی پاپا فرانسیس و چەندین دروشم کە گوزارشتیان لە پێکەوە ژیان دەکرد ڕازێنرابووەوە. پێشتر مارلویس ڕۆفایل پاتریکی کلدان ڕایگەیاندبوو لە سەردانەکەیدا بۆ کەنیسەکە پاپا دەچێتە شوێنی کۆمەڵکوژیەکە و جەخت لەسەر ڕەمزی شەهید بوون لە پێناو باوەڕدا دەکاتەوە، هاوشێوەی مەسیحیەکانی سەرەتای بڵاوبوونەوەی ئەو ئاینە.